کوڕەکە لێدەوام بۆ هاتەوە دەکە ئەو شەی کردەوە دەرێت تەلەفۆنم زۆر لە هاتیە دەرێن لەو مارینگۆ جواب نادەنەوە خین بۆ چۆ خەبەریدایە ئەویش ژۆرەی نەدیتیا تا ئێستا کەسمان نەماندیتیا باشە دەگوترێت دوو لەوانە خینکێنراون ئەمە ڕاستە عەبدوڕەحمان و یعنی بەخۆ بە خێزانی خینکاندرایە کوڕەکەش چەقویان چەقوی لێ دراوە دوایە گەڕایتەوە لەوانی هەوە دوو بە چەقوی لێداینە عەسەب لێدوانی مستەشفای ئەوەی باشە قسە و باسی زۆر دەکرێت لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان دەگوترێت کەسی بکوش لەگەڵ کوژراوەکان ناسیاویەکیان هەیە ئەمە تەبلیغ نەکراینە تەبلیغ نەکرا بەس ئەوەندە گوتیان گیرە گوتیان گیرە بەخۆ بە سیارەکەی و سیارەکەی بردیە ئەی کوژراوەکانە سیارەکەی بردیە هەندەگەشای بردیە بە سیارەوە گیرایە دیارە ئەو شۆ لە منتیقەی بەڕانەتی دەو بەستۆڕەی هەر هاتێ چووە حکومەتیش تاقیبی کردێ دەی زۆر لە دوو بوون بەڕاستی زۆر خۆیان ماندی کرد تاگرتیا خوا خێریان بنووسی ئەوش جوودی حکومەت بووە گەنا و کوڕە بڕۆژدا بزر دەبوو لەبەرەوەی لە سعات 6 سبیانەی لێدایە ئەو ڕۆژگیرە 6 سبیانەکەی لەبەرەوەی جەماعەت هەندێک چوینە لە نوێژ سعات 4 لۆ مەیدانێ چوینە ئەمە لەو شتیوا بنە دەرە سیارەکە لە پێش دەرکەی بوو سعات پاشی 6 لە مزگەوتی هاتنە دەرە سیارەکە نما بوو